داد اسكالا فرمو. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. خوشك باشكم. السلام عليكم. قال رازي داد اسكالا جنابتان شكر باشن الحمد لله. الله بزاف دست معتكم بويدي إن شاء الله. خوشك بريزي من فرمو. ما مصاب سايت معنا. بلا فرمو. ما مصاب بخد بستنها يا. بخد بستن بلا. بس شو بلا جواب الدموا. بخد بس كارك تنزل دعوة كارديك عقاتها في حمش طلب جاي كيف تفسر ناجي. شتێک دێتە پێشەوە يا جل هەڵەوەشێتەوە. بلا یعنی خەریکە دەگاتە سەمارەکردن و شتێک دروست دەبێ و هەڵەوەشێتەوە دانێشکە دروست دەبێ بلا الله هەماشەوە. وشته ويا جل ما الله يكتب له بودا وقت بنتك أجل ما زمان أنا بس دعنا كان أبغى دعونا. بەسەر چاو من بۆت باز دەکەم ئینشاءڵڵا وڵامێکی تێر و تەسەل و قەناعەت پێکرد بە ئیزنی خوای گەورە لە درێژەی بەرنامەدا دادەسکاڵا گوێبیست دەبی. سلامت بی خوب عجاز ذاته لدعاء كان جبش ما كما مصطفى. خاله هم لا يقول كده تواني وتوج ببختي تشاقي ان شاء الله خوي يقول كارد. سلامت بی ببارك فاز ما تقوم خواهر خديت فاز قبل ما مصطفى. من خواجه دار جان خالد قبل ستام. داد سكالا بس يوكر بخد بستن هي زور كتش هي خاص بيني كاري زوري دس شيء بلام هي لكاتي ما ركبنا هلا وشيته هي وكو خوي بس يقول بنيت يود شون أما على باسي خاص بيني كان كشيء يدم من بسراو يعني واز دي لأنه بابا كان أكله نا داد سكالا يقين تان هبي يقين بخد بستن بونينيا هر ملايك لقر رزم ومستاني بريزي يعني هر كسيك بان خوازيك هر نوشتنو سيباس يوي بوكدن بخد بستن هيو بخد دكما بخوا لديني خوا حالي نبوا بخوا بخد بستن بدستي مروفكان بويا يكس شوي بو ندكرا كس يجني بو ندهاد بلام دو بابت هيا يكميان هاو سرگيري وكو كريني كلوباليك نيا امرو بكريباني لي بيزاربي زۆر جار ئەنجام نەدانی هاوسەرگیری ڕەحمی خوایە بۆ ئەو کچە کە شووی بۆ ناکرێت چونکە لە عیلمی پەروەردگارە هەیە ئەم کوڕە بۆ ئەو ناگونجێ بەخوا ئەمیشیان ناگونجێ بەخوا ئەمیشیان ناگونجێ خوا ئەم کچەی زۆر خۆش دەوێت با هەر بە قەدر و حرمەت و عیزەتەوە لە ماڵی باوکەکەیدا بژریا باشترە لەوەی کە شوو بکە و بەیانی بە دوو منداڵ سێ منداڵەوە بە تەڵاق دراوی دیسان بێتەوە لای ماڵی باوکی بەدڵ برینداری بە ئازارەوە نەخێر پەروەردگار تۆی زۆر خۆش دەوێت کە دڵی ئەو ماڵی ڕق کرد ئەوە زمانی بەستن ئەم خواست بێنێ نەکرێت لەبەر خاتەوەی کە تۆ بەختەوەربی نەوەڵی بەخت بەستن ئەسڵی نییە دووەمیشیان ڕەشببینی زۆر خراپە یعنی ئێستا کچێک خواست بێنی کارێک دوان سیان چوون دوایی خۆی وای لێ هاتۆ کە باز دەکرێت ئەڵەن ماڵی فڵان کەس بە تەمان کوڕێکی ڕێکوپێکیان هەیە دادە سکاڵا دادە فڵان کەس بێتە خواست بێنی تۆ هەل لە خۆیەوە دڵ بەخوا زەحمەتە بکرێت باوەڕ ناکەم ئەمەش بکرێت دڵ نییە ئەمەش هینێکی تێدەکەوێت خۆی گومانی وایە کە ناکرێت نا قەت ڕەشبین مەبە کە ڕەشبین بووی ئەوەت بۆ دێتە پێشەوە ئەنا عند ظن عبدي بي پەروەردگار دەفەرمێ لە حەدیسی قودسیدا من لەگەڵ نێتی بەندەکە من بەرامبەر بە من بڵێ واللهی ئەمانەی کە نەبوون هاوسەرگیریەکە ئەنجام نەدرا سوپاست دەکەم یا ئەڵڵا تۆ منت زۆر خۆشویستووە ئەوانە بۆ من نەدەگونجان ومێدەوارم ئەو کوڕانە لە من باشتریان بەنسیب بێ هاوشانی خۆیان بێ هاوتەبیعەتی خۆیان بێ یا ئەڵڵا قەرەبوون بۆ بکەیتەوانێ بە هەموو ئەوانەی کە ناڕەحەت بووم بە هاوسەرێکی باش کە لەگەڵی بحەسێمەوە کە باوکی منداڵی ساڵحم بێ کە هاوسەری دنیا و قیامەتم بێ ئەم گەشتبینیە دڵنیا بەدەتگەیەنێ بە بەختەوەری بەڵام ڕەشببینی ناوت لۆ دەروونت تۆ یەقینی دوابێ هیچ خواست بێنێک سەر ناگرێ و بەخوا بەختت بەسراوە پەنا بۆ نوشتەنووس و بەختکەرەوە بەری ئەمە خراپە نانا دادەسکاڵە یەقینت هەبێ بەخت بەستن بوونی نییە.